دەنگی گەل دەبن. سڵاوتان لێبێ ئەم تاکاتتان باش بە ڕێزان هەواڵەکانتان پێشکەشەکەین. لە درێژەی کار و چالەکەکان بۆ ئازادی جەسی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 38مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێکرۆ. چالەکێکەش لە ڕۆژی 38میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ جەسەی ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکرۆ و بەڕێوەبەری تاوەکو 15 شوباتی ئەم ساڵ بەردەوام بێت. هەپەکە ناسامی گەریرایەکی شەیدی ئاشکرا کردووە و دەڵێ لە مانگی تەمووزی 2023دا هاوڕێمان بەریتان تەنیا فاجر لە بەستا شەیدووە و دەڵێ سەرخۆشی لە سەرجەمگەلی وڵاتپارێزی کوردستان بە تایبەتی بنەماڵەی بەڕێز و بنرخی هاوڕێیانمان بەریتان تەنیا فاجر دەکەین. ناوەندی ڕاگەاندن و چاپە منێزەکانی پارێزانی گەلەپەگە لە ڕاگەنرایەکدا ناسامی گەریرایەکی شەیدی بڵاوکردێتەوە کە لە بەستا شەیدووە لە ڕاگەنراوکەداتەوە ڕۆژی 12 تەمووزی 2023 منجامی هێرشەکانی دوژمن بۆ سەر هەرێمی بەستا هاوڕێمان دکتۆر بریتان شەیدووە و دەڵێ سەرخۆشی لە سەرجەمگەلی وڵاتپارێزی کوردستان بە تایبەتی بنەماڵەی بەڕێز و بنرخی هاوڕێمان دەکەین و لەبارەی ناسامی شەیدەکەشەوە دەڵێ سەلما شاڤلک ناسرا بۆ بێریتان تەنیا فەجر لە ئیستەمبوڵ لەدایک بۆ 12 تەمووزی 2023 لە بەستا شەهید بوو. لوێرکە ئەف کریارێ دەوڵەتا تورکیە کری یەکش لە عەردە نامینێ بە حەسابی بەگی یەک و یەک بە پرسینە ئەف هۆڤیتی ئەردوغان کری جوورە تو جاران نامینێ بە بە پرسینە و تۆلێ شەیدێ مە بە بێڕاکردنە. ماوەیە کە دەوڵەتی تورک هەرشێکی چڕی بۆ سەر باشووری کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا زیادکردن بە پێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکی تەنیا لە ساڵی 2023دا 24 وڵاتی بوونەتە قوربانی کە 11 کەسیان شەید بوون 13 دیکەش بریندار بووە. هەرشوو داگیرکاری دەوڵەتی تورک بۆ سەر باشوور و ڕۆژ ئاوای کوردستاندا دێت چڕ دەبێتەوە و چالاکوانانیش دەڵێن پێویستە گەلی کورد دژێرشەکانی دەوڵەتی تورک بۆستنەوە یەکدەنگ و یەک هەڵوێز بن. بە شێوەیەکی زۆر دڕندانە جینۆسایدی خەڵکی کورد دەکات. پێم وایە دەوڵەتی تورک گرفتی هەیە یاخود بڵێن گرفتێکی سایکۆلۆژی هەیە لەگەڵ نەتەوەی کووردە هەروێنە و هەر پێناوهێنانی کورد لە هەر شوێنێکدا بێت ئەو پێی سەخڵەت دەبێت. بۆیە بە هەموو شێوەیەک پەلاماری باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و لە باکووریش بە هەمان شێوە چالاکی دەکات. من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یا باشووری کوردستان وا باشەکە دژ بەو ڕژێمە بوەستنەوە بە چالاکی و ناڕزایی. ئێمە دەوڵەتی تورک شەرمەزار دەکەین لەو هێرشانە کە سیادەی دەوڵەتی عێراقیش پێشێل دەکات. دەبایە دەوڵەتی عێراقی لەسەر ئەو پرۆسەی بەردومانکردن و ئەوانە بێتە دەنگ و سیادەی خۆی بپارێزێ. بەڵام بەداخەوە دەوڵەتی عێراقیش دەوڵەتێکی وەکو دەوڵەتی چاڵۆشاوە حسابی بۆ دەکرێت چونکە ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێ، نەیتوانی وە تەنانەت ناڕزایەتێکیش لە پەرلەمانی عێراقی دەرببڕێیان پرۆژە یاسایەک دەبکات دژ بەو داژکاریە و بدژ بەو دەستدرێژانەی کە لە دەوڵەتی تورکیا دەکات. بەداخەوە کە هۆکاری کە هەیە هۆکاری ناوخۆیی کە دەستی دەگیرێ یاخۆ هاوکاری دەکرێت و یاخود بڵێن ڕێی پێدەدرێت جۆرێکە لە خیانەتکاران بەشداری دەکەن لەم پرۆسەیە. هەر لە چاک ئاسۆس و قەندیل و بگرە هەتا لە سوڕێتەوە کۆبانێ و هەموو شوێنەکانی کوردستانی گرتوتەوە کەوتۆتە بەر هێرشی پەلاماری فڕۆکەکانی تورکی داگیر کرد. لەسەر هەموو کوردێک ئەرکە بە ئەرکی خۆی بزانێ هەست بە بەرپرسیارەتی بکە. بەڕێوەبەری چاکسازی کۆمەڵاتی هەرێم دەڵێت لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان 5407 سزا دراو ڕاگیراو هەیە. ئەحسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵاتی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕاگەیاندووە لە 2023دا کۆی سزا دراوان گەیشتووەتە 7387 بنکراو و هاتوونەتە ناو چاکسازیەکەوە. کۆی بندکراوانی هاتوو بۆ ناو چاکسازیەکان 7378 کەس بووە.
کۆی ئازاد بوون 6529 کەس بووە. ئەو خوێندکارانی کە ناو چاکسازەکان ئێستا بۆ ئەم ساڵی خوێندن کە بەردەوام لە خوێندن 402 کەسە. خزمەت گوزاری سزادراوان خزمەت گوزاری تەندروستی کە لە ماوەی ئەم ساڵەیە پێشکەش کراوە 54331 جار سەردانی بنکە تەندروستەکانی ناو چاکسازەکان کراوە. کتێبخانی گشتی 62252 کەس سەردانی کتێبخانی گشتی کردووە لە ناو چاکسازەکان. کۆی کارکردنی سزادراوان لە ناو چاکسازەکان هەرێمی کوردستان تەقریباً بە ڕێزانەی من ناو چاکسازەکان کارکردنمان هەیە، کشتکاڵ، وەرشات و حەلاقی و خەیاتی ئەو خولانە و ئەوانی کە پێویستن ناو چاکسازەکان کارکردنیان هەیە بۆ پاکردنەوە لە چێشتخانەکان لە فرۆشگاکان. کۆی ئەو کەسانی ئەو سزادراوانی کە کاریان کردووە 599 کەس بووە لە ناو چاکسازەکان. موڵەتی چوونە ماڵەوە ئیجازی منزلی کە تەنها لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچەکە و لە عێراقیش ئەمە یەکەم جارە و لەسەر ئاستی ناوچەکە جێبەجێکرێ. ئەو کەسانی کە لە ماوەی ساڵی ڕابردووە چوونەتە ماڵەوە بە ئیجازی منزل و ئیجازە ڕۆشتونە هاتوونەتە بە کەفالەی زامنە 287 کەس بوونە. ماوەی دوو ڕۆژە هێزێکی زۆری سوپایعێراق بە ئۆتۆمبیلی گولە نەبڕی سەربازی و چەکی قورس و مامناوەندەوە چوونەتە ناو گەڕەکی نەورۆزی شاری کەرکووک و داوای چۆڵکردنی ماڵەکان لە دانیشتوانەکەی دەکەن. ئەو لە کاتێکدا کە سەرجەم دانیشتوانی گەڕەکەکە کوردن و خاوەنددارێتی خانووەکان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق کە لە سەردەمی ڕژێمی باسە ئافسەرانی حکوومەتی پێشووی عێراق تێدانیشتەجێ بوون. ئەحمەد کەرکووکی کاندیدی دەرچوویەکەتی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆنگرێکی ڕۆژنامەڤانیدا ڕایگەیاندووە و کاری سوپای عێراق نایاساییە و جێگی قبوڵکردن نییە. ئەو حاڵەتە بووینەتەوە و پیانمان ڕاگەیاندووە و سوپاس بۆ نوێنەرانمان لە بەغدا کە لەگەڵ وەزارەتی دیفاع تەنسیقێکی باشیان هەیە بۆ ئەوەی ئەو هێزە لەو گەڕەکەیە بکشێتەوە و جارێک هیچ هەنگاوێک نەدرێ هەتاکو خەڵکەکە ڕازی ئەکرێ و لەگەڵ ئەوەشا ئێمە یاسامانەیە بەڕێزان. ئێمە بەپێی یاسا کە یاسای ژمارە 98 ساڵی 2011 کە سەرۆک وەزیرانی ئەو کاتی 2011 کە لە ئەنجومەنی وەزیران ئەم قەرارە دەرچووە کە هەموو مڵک و سامانێکی دەوڵەت ئەگەر خەڵکی تیانیشتەجێیە وەکو هاوشێوەی گەڕەکی نەورۆز دەوڵەت بۆی هەیە پێیان بفرۆشێ بە ئەقسات بێ بە هەر ئەو ئالیەتە بێ کە خۆیان دایانناوە. ئێستاکە ئەمان ئەڵێن ئێمە نایفرۆشین و ئەبێ بچنە دەرەوە. بەڕاستی ئەمە جێی قبول نییە و پێویستەکە لە ڕووی یاساییەوە ئەم مادە یاسایانە ئەم فەقەرە یاسایانە بخرێتە ڕوو تا خەڵکی ئێمە لەو گەڕەکەیە کە گەڕەکێکی کوردنشینە هەموو ئەو کەسانەی تایە کە پێشتر تەرحیل کراون پێشتر دەرکراون ئێستا هاتوونەتەوە هیچ شوێنێکیان نەبووە تەنها لەوەیە ژیان بەسەرە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق بڵاوی کردوێتەوە تا ئێستا 294 سکاڵا ڕەوانەی دەسەڵاتی دادوەری کراوە بۆی بڕیاری کۆتایی لەسەر و سکاڵایە بدرێ. عەلی فەیسەڵ ئەمێنداری گشتی ئەنجومەنی کۆمیساران لەبارەی ناردنی سکاڵاکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بۆ دەسەڵاتی دادوەری بە میدیا عێراقیەکانی گوتووە. عەلی فەیسەڵ ڕایگەاندووە لە کۆی 329 سکاڵا 294یان ڕەوانەی دەستەی دادوەری هەڵبژاردن کراوە بۆ ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر و سکاڵانە بدا و دەشڵێت دەسەڵاتی دادوەری لەمڕۆ تا 2 ڕۆژی تر لە بەردەستدا هاوکو وەڵامی سکاڵاکان بداتەوە. ئاماژەی بۆ شکرۆمە و سکاڵانی دیکە ماونەتەوە ئەمڕۆ وردبینی و لێکۆڵی نوێیان دەکرێت و دواتر ڕەوانەی دەستەی دادوەری دەکرێت بە مەبەستی بڕیاردان 24 کاتژمێر کار دەکەن بۆ تەواوکردنی سکاڵاکان. نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەڤان و براوی خەڵاتی سیپیجێ لە لێدوانێکی تایبەت بە ڕادیۆی دەنگی گەل دەڵێ بارودۆخی ڕۆژنامەڤانان لە 2023دا درێژکراوی ساڵانی ڕابردوو و مامەڵەیەکی نادروستیان لەگەڵ ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەڤانان کردووە. ئەو دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هەمان میکانیزم و مامەڵەی دەستگیرکردنی زیندانانی بادینایی لەگەڵ سلێمان ئەحمەد بەکارهێناوە.
بەردۆخی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2023 درێژکراوەی ساڵانی ڕابردوو بوو لە ناو حکومڕانی و بەڕێوەچوونی استراتیژی کابینەی نۆ لە حکومەتی هەرێمی کوردستان. ئەو استراتیژەش کە ئێمە پێمان وایە استراتیژێکە بۆ سەرکوتکاری ئازادی و خینکاندنی ئازادی ڕادەربین لە هەرێمی کوردستاندا. بۆیە لە 2023 بینیمان دووبارە و سێبارە سزادانەوەی گۆهدار زێباری و هەروەها دووبارە سزادانەوەی شێروانی لەلایەن دادگاوە جارێکتر بەڕێوەچووە. بینیمان ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان چۆن هەموو هەوڵێکی خۆیدا تا ئەم ڕۆژنامە نووسانە تۆمەتبار و تاوانبار دەربخات تا بە درێژایی ماوەی داهاتوو لە زینداندا بمێنەوە. هەروەها ئێمە بینیمان کە حکومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک دەستبەرداری ئەو سیاسەتانەی نەبوو کە لەسەر ئاستی نەوخۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی بەشەکانی دیکەی کوردستان و لەسەر ئاستی نێودەوڵەتیدا ڕوبەڕووی ڕەخنە ببووە. بۆیە بینرا لە ساڵی 2023 سلێمان ئەحمەد پەیامنێری ڕۆژنیوز جارێکی تر ڕفێنرا، شوێن بزرکرا و ئەوە زیاتر لە 2 مانگە ناوبراو تا ئێستا لە زیندان داماوەتەوە. بۆ ئێمە ئەمە درێژکراوی هەمان سیاسەتی مامەڵەکردنی حکومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ زیندانیانی بادینان، چونکە حکومەتی هەرێمی کوردستان بە هەمان ئاستی مامەڵەکردن کە لەگەڵ زیندانیانی بادیناندا یان لەو شێواز و میکانیزمانی کە بەکاری هێناوە بۆ ئەو ڕەفتار و ئاست و هەنگاوانەی ئەنجامی دەدات لەگەڵ ڕۆژنامە نووسان. بۆیە جارێکی تر ئێمە جەخت دەکەینەوە کە حکومەتی هەرێمی کوردستان لە بری تەنیا بانگەشەکردن پێویستە کار بکات بۆ فراهم